سڵاوی خوای گەورەتان لێبێ. طبعاً زۆر خۆشحاڵم کە ئێستا لەناو ئێوەیەم کە سێری ئەم لامەکەم هەمووی کچانی گەنج و بەردەم و ئەم لام هەمووی کچانی گەنجە. طبعاً با یەکشتی خۆشتان پێ بڵێم، من لە ساڵی نەوەکانەوە لە ڕێکخراوی گەشە پێدانم. ئەو کاتە پێمانەوت ڕێکخراوی قوتابیان. لەو کاتەوە من لەوێم زۆر خۆش بوو. ئەو کاتانی خۆمم بیرەکەوێتەوە کە منیش ئاوادا ئەنیشتم و مامۆستایەکە هات مخەیەمێکیان بۆ کردین و مامۆستایەکە هات قسەی بۆ کردین. زۆر هەستێکی خۆش بوو. دانیشتم دانە بەدانی ئەو شتانی کە بۆم باسەکرا هەمووی مەنووسیەوە. ئێستا زۆر خۆشە کاتێک کە خۆمە بینمەوە، ئێستا بابەتێکتان پێشکەشەکەم، وەکو ڕاهێنەرێک بابەتێکتان پێشکەشەکەم. جا من ئەمێ ئەم پرسیارە لە ئێوە بکەم، چەند کەس لە ئێوە ئێستا کە ئاوا دانیشتووە دوای چەند ساڵێک 20 ساڵ تێپەڕیوە، دوای 20 ساڵ خۆی ئەبینێتەوە کە بێت جارێکی ترسەر لە نوێ بابەتی پێشکەشکا بۆ کۆمەڵی لە قوتابیان و گەنجان؟ چەند کەس زادی دەسەڵ بڕن؟ ماشەڵڵا زۆر باشە. ئاچەپڵێ بۆ خۆتان لێر دەستان خۆش بێ. زۆر مهمە هەر لە ئێستەوە پێشبینی داهاتووی خۆت بکەیت. ئەوە خاڵێکی زۆر گرنگە. کی ئەزانێت کە ئێمە بۆ نمونە هەر لە ئێستەوە کە ئێستای پێشبینی شتێ بکەین لە داهاتووی خۆمانە، ئەمە پێی ئەوترێت چی کە گرنگە بۆ ڕۆڵ و کاریگەری گەنجان؟ چی پێوترێ؟ بڵێ ئامانج سەر و ئامان چیتری پێوترێ؟ پێش پلانیش چی پێوترێ؟ چی؟ باوەڕی. بەڵێ ڕوئیە. بەڵێ تێگەم ئەس تێدەگەم. زۆر باشە. وتت ڕوئیە چی پێوترێ بە کوردی؟ دیدگا. ئەمە پێی ئەوترێ دیدگا. دیدگا یعنی چی؟ یعنی من لە ئێستاوە خۆم ببینم لە داهاتووە. ئەمە پێی ئەوترێ چی؟ دیدگا. دیدگا گەورەترە لە چی؟ لە ئامانج. دیدگا لە ئامانج گەورەترە. باشە؟ دیدگا لە ئامانج گەورەترە. جەبان بەم پرسیاری تریش دەست پێ بکەم لەگەڵتان. ساڵن شتەکە بابەتەکەمی پرسیارە. باشە، هەر شتێککە ئێمە ئەیکەین، هەر دیدگایەکە بۆ خۆمان دانین، پێویستەکە بەلایەنی کەمەوە 4 پرسیار 5 پرسیاری بۆ لە خۆمان بکەین. بۆ باشە یەکێک لێوە هەڵسێتەوە کە ئەڵێ منیش حەزەکەم دوای 20 ساڵی تر لێرە بابەتێ پێشکەشکەم. کێ زۆر حەزی لێ؟ بەڵێ ئافوازیتەوە. ناو چییە؟ نۆڤین. چرا بۆچی ئەتەوێت دوای 20 ساڵی تر لێرە بابەتێ پێشکەشکەی؟ چرا کەرەمکە سیاش بۆ دینا ناتین جاگەر هیدمەتکە مدبداس مفۆی بگەینمە دەوروبەرت خۆ و ئەو شتێ مدبوارگرن میشۆ خەرکردن. بۆ ئەوەی ئەو شتێکەوەری ئەگری، بۆی ئەو شتێکەوەری ئەگرێ بیبەخشێتەوە بە کەسانی تر. باشە، لە دوای ئەمە پرسیارێکی ترەکەین. بۆچی ئەتەوێت ئەو شتێکەوەری ئەگریتەوە بیبەخشیتەوە بە کەسانی تر؟ بۆ ڕۆزیکردنە خودێش خۆ چونکی خودێ وسۆش مروی ڕۆزی دراگەر مرۆڤ شتێک بزان میشۆ خەرکردن. کەواتە بۆ ڕازیکردنی چیە؟ بۆ ڕازیکردنی خوای گەورەیە کە تۆ کە شتێکت دزانی بیبەخشی بە کەسانی تر. ئێگە لە دوای ئەمە پرسیارێکی تر بکەین. بۆ دەست پدر خۆ پێش بخەم کەسە دیە خۆ ئەوەگەن چونکی ئەگەر بەرەمبەر کەسەوە خفت و شتێ زانی تا بگوت کەسێ دێتەژی بلەم. کەواتە هەن لە بۆی دوای ئەو بۆی خۆی پێش بخە، بەردەوام ئینسان کە بۆی خۆی پێش بخات چیەکە؟ بێکار لەسەر خۆی بکە، بەردەوام لە بەرەو پێشبردننی خۆیان بێ. دواتر کە ئەو شتێککە ئیزانی وردۆردە چی لێکە؟ ئەی بەخشێ بە کەسانی تر. دەست خۆش چەپڵێ بۆ چراخە. ئەمە زۆر گرنگە. دائیمەن ئیش لەسەر ئەمە بکەن. هەر شتێک کە ئەتەوێ بیکەی لە داهاتووە وێنەی خۆت بێنە بەرچاوی خۆت کە ئەمە دیدگای تۆیە، تۆ ئەتەوێت لە داهاتووە ببی بەچی بگەی بەچی. دواتر ئەم پرسیارە لە خۆت کە بۆچی من ئەمەیە بگەم بەوە؟ وەڵامێک ئەنووسی لای خۆت، لە دوای ئەو وەڵامەش بنووسە بۆ. وەڵامێکی تریەت، لە دوای ئەو وەڵامەش بنووسە بۆ. وردە ئەمە پێوترێ درەختی بۆ. تا ئەگەیتە کۆمەڵێک شت لە ژیانی خۆتە کە ئەمە پێی ئەوترێ چی؟ پێی ئەوترێ پەیام. پەیام چییە؟ ئەڕیسالە. پەیامی تۆ چیە لە ژیانە؟ ئێستا زانت پەیامی چرا چیە لە ژیانە؟ ڕیساڵی چرا چیە لە ژیانە؟ چییە ڕیسالەکەی؟ کێ زانێ؟ بەڵێ ئافرین. ڕازیکردنی خۆ و پێگەیاندنی خۆی. ئەمە زۆر گرنگە.
زۆر کەسێ لە ژیانە نازانێ پەیامی چییە. جا یەکێک لە شتە قورسەکان کە تۆ گەنجێ بیت و وردە بەرە ئەوە بکەیت کە تەمەن ئەەکەیت و ئەڕۆیتە ناو ژیانە و تێکەڵی ژیانێکی زۆرە بی، قورسترین شت لە ژیانە ئەوەی تۆ نەزانی پەیامت چیە لە ژیانە. زۆر قورسە. ئێستا لەوانەیە چەندەها کەسێ ئەژی لە ژیانە بەس نازانێ بۆ چێژی، بۆ چکە پەیامی نییە لە ژیانە. بەڵام تۆ هەر لێستەوە لە گەنجێتی خۆتا پەیامی خۆت بدۆزیتەوە لە ژیانە، ئەمە یەکێکە لە خاڵە زۆر زۆر گرنگەکان کە حەقە شانازی بە خۆتەوە بکەیت. دایمە شانازی بە خۆتەوە بکە کە تۆ خاوەن پەیامی لە ژیانتە، ئەزانی پەیامت چیە لە ژیانە. چەند کەس ئێستا ئەزانێ پەیامی چیە لە ژیانە، هەر بۆی کە تۆ دیدگایەکە هەبێ و پرسیار لە خۆت بکەیت بۆ ئەوەم ئەوێ ئەزانی پەیامت چیە. چەند کەس خاوەنی پەیامە لە ژیانە، ئەزانێ پەیامەکەی چییە. دەستان خۆش بێ، زۆر زۆر باش. جا با بینە سەر ئەوەی بزانین کە ئێمە ئەڵێن دیدگا زۆر زۆر گرنگە، ڕوئیە و ڕیسالەش زۆر زۆر گرنگە. پەیام لێرەیە مرۆڤەکانە بن بە 4 بەشەوە، ئەبن بە 4 بەشەوە لە دیاریکردنی دیدگا و پەیام. لێرە بۆردێکیشی لێ وایە بۆ مەنووسین بەس خۆمانێڵێن سیرکەم. مرۆڤی یەکەممان، جۆری یەکەممان ئەو کەسانن کە هەم لە ژیانە دیدگایان ڕوونە و پەیامیشیان هەیە، خاوەن پەیامن. یعنی چی؟ دیدگام ڕوونە و خاوەن پەیامم. یعنی من لە ژیانە ئەزانم کە ئەمەوێ بەرەو چۆ بڕۆ، یعنی ڕێگەم ڕۆشنە، ئەمە ئەزانم ئەمەوێ بگەم بە چی. دەستان خۆش بێ. جەبا نزیکی کامێراکە بێ. سیرکە ئێمە ئەڵێن ڕوئیە کە پێوترێ دیدگا لەگەڵ ڕیسالە. تۆ گەرگەنجێبی بتەوێ کاریگەری دروستکەی لە ژیانە ئیلا ئەبێ خاوەنی ڕوئیە و ڕیسالە بی، ئەبێ خاوەنی دیدگا و پەیام بی. دیدگا و پەیامت نەبێ ناتوانی کاریگەری دروستکەی. ئەمە بخەنە مێشکی خۆتانەوە. یعنی ئەمە بیکە بە یاسایەک لە ژیان تاوەکو یاسایەک لە ژیان تا بنووسە من ئەگەر خاوەنی پەیام و دیدگانە بم نازانم، یعنی ناتوانم کاریگەر بم. بەڵام تۆ گەر بتوێ کاریگەربی ئیلا ئەبێ خاوەنی دیدگا و پەیام بی. باش کەواتە ئێستا بزانین دیدگا چێت. دیدگا ئەوەیە من لە داهاتووە دوای 20 ساڵی تر، دوای 25 ساڵی تر من ئەمەوێت چی بم، ئەمەیە ببم بە چی. کەستان بیرتانەوە کردوتەوە وێنەی خۆتان بێتە پێشچاوی خۆتان لە داهاتوویەکی دوورە. چەند کەس چەند جار ئەمە وێنەی خۆی کێشاوتێتی من لە داهاتووە ئەمەوێ ئاوا بم. زۆر باشە، زۆر زۆر باشە. کەواتە زۆر باش هاتوین. کەواتە لە داهاتووە دوای 20 ساڵی تر، دوای 25 ساڵی تر ئەمانە پرسیارن. هەمیشە پرسیار لە مێشکی خۆت بکە. ئەم پرسیارانە زۆر مهمە، چونکە ئەگەر پرسیار نەکەی مێشکە ناگەڕێ بە دوای وەڵامە. هیچ پرسیارە لە خۆت مەکە مێشکە ناگەڕێ بە دوای وەڵامە. بەس کاتێک کە پرسیارەکەیت وردە مێشکە گەڕێ بە دوای وەڵامە. بڵێ من دوای 20 ساڵی تر ئەمەوێت چی بم، ئەمەوێت کێ بم، ئەمەوێت گەشت بم بە چی، ئەمەوێت داهاتوم چۆن بێ. ئەمە پێوترێ دیدگا. پەیامیش لەبەر چی ئەمەوێ وابم، بۆ ئەمەوێ وابم، بۆ ئەمەوێ. بۆ نمونەیەکێکەڵێ من حەزەکەم ببم بە بانکخوازێک، بۆ کەسێکەڵێ من ئەمێ ببم بە خاوەنی بۆ نمونە ڕێکخراوێکی خێرخوازی گەورە، بۆ من ئەمێ ببم بە کەسایەتیەکی واوە، بۆ چی ئەتەوێ. وەڵامی بۆکان وردە ئەدگەێنێ بە چی، بە پەیامی تۆ، ڕیسالەی تۆ چیە لە ژیانە، وەکۆی لەگەڵ چرایەکردمە. کەواتە ئەمە زانیمان پەیام و ڕیسالەکە چەند گرنگن. دوایەوە سێرەکەین توان 4 جۆر خەڵکمان هەیە. جۆری یەکەمیان چۆنن؟ ئەو کەسانن کە هەم پەیامیان هەیە لە ژیانە و هەم دیدگایان هەیە، هەردووکیان هەیە. خاوەنی پەیام و دیدگان. یعنی چی؟ یعنی کەسانێکمان هەیە هەم ئەزانێ لە داهاتووە چی بۆ خۆی داناوە ئێوە بگا بەچی، و هەم خاوەنی پەیامێکی گەورەشە لە ژیانە. ئەزانێ لە پێناوی چیە ئەژی. ئەزان ئەم کەسانە زۆر کەمن، ئەمانە کەسانێکی کەمن لە ژیانە. پێغەمبەران سەلامی خوای گەورەیان لەسەر بێت لە جۆری یەکەم بوون. هەم دیدگایان ڕوونە، هەم خاوەن ڕیسالەیەکی گەورە بوون. لە دوای ئەوانیش ئەو کەسانەی کە توانیویانە کاریگەری دروستکەن بە درێژایی مێژوو، کاریگەری زۆر زۆر باش دروستکەن، لەم کەسانە بوون. خاوەنی پەیام بوون، ڕیسالەیان هەبووە و دیدگاشیان ڕووناک بووە. بۆیە ئەم کەسانە کەسانێکی چۆنن؟ کاریگەرن،
زۆر کاریگەرن و زۆر مرتاحەژین، یعنی دوو صیفەت لەمانە هەیە. یەکێک لە صیفاتەکانیان چۆنن؟ ئەمان کەسانێکی کاریگەرن، مؤثرن، یعنی دڵخۆشن، یعنی مرتاح. کەسانێکن زۆر کاریگەری دروستەکەن زۆر مرتاحیشن لە ژیانە، زۆر دڵخۆشن لە ژیانە. دڵخۆشی بە معنایەوە نیاتەوە هەموو شتێکی مادی هەبێ، دڵخۆشی ناخ، یعنی لە ناخە هەست بە مرتاحیان ئەکەیت. جا ئەم کەسانە یەکێک لە صیفاتیان ئەوەیە باوەیەکی کەم لەگەڵیانە دانیشە بەقەدەر 1 ساڵ ئیسفادە ئەەکەی، یعنی 2 قسەت بۆ ئەکا، 2 دانیشتن لەگەڵی، 2 گفتوگۆکردن لەگەڵی، بەشی 3-4 مانگ تۆ ئیسفادەی لێەکەی، جاری وای بەشی 1 ساڵ ئیسفادەی لێەکەی. مانە زۆر کاریگەرن. جا ئەگەر کەسێکی واتان هەبوو زوو بچن بۆ لای، چووکە کاریگەر ئەبن پێی، بە قسەکانی کاریگەرە بن، بە هەڵسو کەوتی، بە مامەڵەکردنی، مرتاحەبی لەگەڵیا، زۆر هەستەکەی ئیسفادەیەکی زۆر بە تۆ ئەگەیەنێ. ئەمە جۆری یەکەمن، وتمان ئەمانە کەمن ئەبێ بیان دۆزیتەوە بە دوایە نابڕۆین، هەوڵ بەخۆشت ئەبێ هەوڵ بەی لەمانەبی. جۆری دووهەمیان چۆنن؟ جۆری دووهەمیان طبعا ماڵین کاریگەر و دڵخۆشیشن، ئەمانە سەرکەوتوشن لە ژیانە، سەرکەوتون. جۆری دووهەمیان کەسانێکن خاوەنی دیدگان، بەڵام پەیامیان نییە. پەیامیان نییە چۆن؟ یعنی چی خاوەنی دیدگان بەڵام پەیامیان نییە؟ کەسانێکن لە ژیانە هەوڵێن بۆ سەرکەوتن، زۆر هەوڵێن بۆ سەرکەوتن، بەڵام لە پێناوی چی ئەوێ سەرکەوتوو بێ نازانێت لە پێناوی چییە. لانێ لە پێناوی مادەیەکە دەستی بکەوێ، لانێ لە پێناوی تەنها ناوبانگێکە، ئەنی لانێ بەس بە ناوبانگ بێ، بەس مەشهور بێ، ئیتر هیچی تری ناوێ. بۆیە ئەم کەسانە هەوڵێن بە هەر ڕێگایەک بێ، هەوڵەیە بەس بە ناوبانگ بێ، بەخۆشیاڵێ سەرکەوتوو. وایە چەنها کەسە بینیشتی زۆر سیر و سەمەراکە بەس بۆی بە ناوبانگ بێ، بەڵام ئایا کاریگەری دروستەکە لەسەر تۆ؟ قەت کاریگەری دروست ناکات لەسەر تۆ. ڕاستە هەوڵیاوە بۆ خۆی و ناوبانگێکی پیا کردو بە خۆی، بەڵام ئایا توانی کاریگەر بێ لەسەر تۆ؟ نە. کەواتە ئەم کەسانە لە ئیشەکەی خۆیانە سەرکەوتووە بێ، بەڵام ناتوانێت کاریگەری دروستکە، تۆ کاریگەر نابی پێی. چەنەها کەسێ لەوانەیە لە پلۆپایەکی سەرکەوتنی شابێ، بەڵام نەیتوانیوە کاریگەری لەسەر تۆ دروست بکە، ئەسڵ تۆ لەوانەیە گاڵتەشت لێ بێ. وایە کەواتە ئەگەر خاوەنی دیدگابی بەڵام پەیامت نەبێ، ئەوکو ئەوەت لێت کە تۆ بە تەنها بە دوای ناوبانگێکەوە بی، یاخود بە تەنها بە دوای مادەیەک پارەیەکەوە بی، بە دوای شتێکەوە بی دەستکەوێ، بەڵام خۆش نەزانی لە پێناو چییە ئەمە ئەەکەی، تەنها لە پێناو ناوبانگێکا بێ کاریگەر نابیت. بۆیە چەنەها کەسێ سێرەکەی بناوبانی هەیە بەڵام کاریگەر نییە. ئەی جۆری سێهەمیان؟ جۆری سێمیانە بێت چی بێ؟ ها خاوەنی پەیامە بەڵام دیدگای نییە، ڕوئیەی نییە. سێهەمیان عەکسی ئەمەیە، خاوەنی پەیامە بەڵام دیدگای نییە. باشە چۆن کەسێکمان هەبێ خاوەن پەیام بێ بەڵام دیدگای نەبێ؟ ئەزانم کەسانە چۆنن؟ ئەم کەسانە کەسانێکی کاریگەرن، ئەشتوانێ کاریگەری لەسەر تۆ دروستکە، بەڵام ئەم زۆر تااقەتی پلەکانی سەرکەوتنی نییە. ئەڵێ بەسمە، ئەڵێ تا ئێرەم هێنا و ئیتر لەمە بەسمە، زیاتر نامەوێت. بەڵام بۆ خۆی مرتاحەژی، بۆ خۆی ژیانێکی سەرکەوتوانە بۆ خۆی ئەژی، بەڵام ئیتر لەوە زیاتر ئەڵێ بەسمە و نامەوێت. ئەڵێ تا ئێرەم هاتوو ئیتر تاوە لێرە نامەوێت بەرەو زیاتر بڕۆم. ئەمانە لە ئاستێکە ئەمێننەوە، بەڵام ڕاستە سەرکەوتنیان بەدەستێناوە، بەڵام لە ئاستێکە ئەمێننەوە لەو ئاستیان نایەنوێت زیاتر بڕۆن، خۆیان نایەنوێت. جۆری چوارەمیانە بێت چی بێ؟ نەپەیام نەدیدگا، هیچیانی نییە. ئەمە بەداخەوە زۆرینەی خەڵکە، نەدیدگا نە پەیام. زانی ئەمانە چۆنن؟ کێ زانی چۆنن؟ بەس ئەژی و ئەسڵن جاری وا هەیە کەسانێکی سلبیشن، جارێ تۆ پەشیمانەکەن، ئەڵێن لەبەر بەم گەرمایە بۆ کوێ ڕۆشتووی؟ ئەمە چییە؟ بۆ کوێ ئەچی؟ لە تۆ تێناگا. ئێستا تۆ وەڵێ ئەچم مخەیەمێکم هەیە و ئەچم شت فێرە بمووەها، گاڵتەی لێت. ئەڵێ کورە دەردانیشە بۆ کوێ ئەڕۆیە، ها گاڵتەی لەم شتانی تۆیت. بۆ چکە خۆی خاوەنی پەیام نییە، خۆی خاوەنی دیدگا نییە. ئەسڵن لە ژیانە نە ئەزانێ بەرەو کوێ ئەڕوانە، ئەشزانێ بۆچی ئەژی، نازانێ. کە نازانێ ئیشی تۆیە کە تۆ هۆشیاری کەیتەوە، ئیشی تۆیە کە تۆ قسەی بۆ بکەیت. بەڵام ئەگەر زانیت
هەر وەزعەکەی وایە و بەرەو سلبیش ئەڕوا و لەوانەیە کاریگەری سلبیش دروستکە ئەو کاتە هیچ وازی لێ بێنە تا پێت ئەکرێ کاریگەری دروستکە لەسەری لە دوای ئەوە وازی لێ بێنە کەواتە ئەمە چوار جۆر لە خەڵکین ئەمە زۆری نییە بەداخەوە ئەمە زۆری نییە بەڵام کەمینەکە کێ یەکەمیانە ئەبێ هەوڵ بەی خۆی ئەم مخەیەمانە ئەم کۆبوونەوانە هەرچی ئەو دەرزەعامانی کە ئێوە هەتانە هەرچی ئەو دەوراتانی کە هەتانە بۆ گەیشتنە بەچی بۆ گەیشتنە بە جۆری یەکەم بۆ ئەوەی وا لە تۆ بکە گەنجێک بی هەم کاریگەر بی هەم سەرکەوتوو بی هەمش مرتاح بژیت یعنی سا باوەڕتان هەبێ ئەو مرتاحی لەوانەیە ئێستا ئێوە ئەمڕۆ تیای بن و لەو مرتاحێکی وا بژین ئەوانی کە شوێن مۆدێلات کەوتون و شوێن شتی پڕوپوچ کەوتون بە نیوەی ئێوە مرتاح نەبێ چکەم زۆر جار ڕاوێژکاریەکەین بۆ ئەو کەسانە یعنی سێرەکەی ڕاستە خۆی وا پیشانەیە لە سناپ و لە ئینستاگرام و کە کەسێکی وایە و پەپلیکەوەمانە بەڵام سێرەکەی کۆمەڵێک کێشەی دەرونی هەیە ناتوانێت خۆشی لێی دەرباز بێت دائما لە دڵە ڕاوکێ ئاژی دائما لە قەلەقی ئاژی خەمی ئەوەیەتی کەسێکی تر بۆ نمونە مۆدێلێکی تر دروست بێ و پێشی باتەوە جا لەبەرەوانە مرتاح ناژین بە نیازی خۆی بە حسابی خۆی وا دەرەخا کە سەرکەوتووە بەڵام مرتاح ناژی جەماعەتی بادینان لێم تێدەگەن کێشە نییە زۆر باشە کاتی ئێستا تێگەشتین کە ئێمە ئەمانێت چیمانەوێت گەنجێکمانەوێت خاوەندی دیگە بێ و خاوەن پێیان بێ ئێستا اینە سەر مۆزوعێکی تر کە گرنگە چەند کەس لە ئێوە حەوتخۆکەی کەسانی پێشەنگی خوێندۆتەوە کتێبێکەیە بەناوی حەوتخۆکەی کەسانی پێشەنگ چەند کەس لەوێ خوێندێتەوە ئەوەی ستیڤن کۆفی هەمووی تەواو نەکردو کتێبێکی تۆزە وشکە قورسە ئەو بەس بەینی زیەکەی خەریکی زۆر باش تۆش زۆر چاکە کێی تر باش سریکەن کەسانی پێشەنگ فەرقی هەیە لەگەڵ کەسانی سەرکەوتوو باشە من پێم خۆش بوو کە عینوانی ئەم بابەتیان دانا بە ناوی گەنجانی کاریگەر ڕۆڵی گەنجانی کاریگەر لە ناو کۆمەلگایە چکە گەنجانی کاریگەر فەرقی هەیە لەگەڵ گەنجانی سەرکەوتوو ئەوە زۆر زۆر باش بزان پێشەنگ کاریگەر ئەم دوانە وەکو یەکن کەسێکا بێ بە پێشەنگ کەسێکی کاریگەرە بەڵام من فەرقی لەگەڵ کەسێکی سەرکەوتووە کەسی کاریگەر کەسی پێشەنگ سەرکەوتووە بەڵام مەرج نییە هەموو سەرکەوتوویەک پێشەنگ و کاریگەر بێ وایە باش ئیکەواتە کەسی پێشەنگ کۆمەڵێک ئەبێ سیفاتی تیا بێ کۆمەڵێک ئەبێ خۆی تیا بێ کە وای لێ بکا بیکا بە پێشەنگ و کاریگەر یەکەم خووکە باسی ئەکات یەکێک لە خۆ زۆر زۆر گرنگەکان ئەویش ئەوەیە ئەوێ گەنجان فێرکە چۆن هەست بە بەرپرسیارەتی بکەن باشە تەحملی مەسئولیت بکەن بۆیە لە یەکەم خواڵە چی ئەڵێ تۆ گەنجێکی دەست پێش خەر بە دەست پێش خەر یەکەم ئەڵێ چی دەست پێش خەر دەست پێش خەر یعنی چی ئێمە زۆر جا دەست پێش خەر وازانین ئەوەیە تۆ دەست یعنی هەر ئیشێکە بوو یەکسە بڵێ منێکم نە دەست پێش خەر بە مانای ئەوەی لەم زوروفەیە لەم بارودۆخەی ئێستاە کە بۆڵە بۆڵ زۆر بووە ئەها هەر گەنجە بینی ئەبۆڵێنێ ئەڵێ من تەعین نابم من نازام چی بکەم من پارەم پێ نییە من لەو زوروفەیە ئەڵێ تۆ گەنجێکی دەست پێش خەر بە بڵێ خۆم مەسئولیەتی خۆم هەڵەگرم لە بری بۆڵە بۆڵ ئیش بکە لە بری بۆڵە بۆڵ چالاکی تەبێ لە بری ئەوەی گلەیی بکەیت جێدەستە دیار بێ ئەمە زۆر زۆر مهمە لەمە دووە هەر شتێک ڕوئەیە دەست مەکە بە گلەی و بۆڵە بۆڵ بەڵام چی بڵێ کێ ئەزانێت لە کاتێکە کە شتێک ڕوئەیە بەدڵی شت نییە ئیتر زوروفێکە جارێ لە دەسەڵاتی خۆمانە نییە ڕۆیە گەنجە و تەعین نابێ ئەڵێ تەعین بوون نییە باشە ئەمە شتێکە ڕوبەڕووی تۆ بۆتەوە لە بری بۆڵە بۆڵکەی گلەیی بکەی چەند ساڵە خوێندوم و تەعین نابم چی ئەەکەی ها بەڵێ ئیشەکەم دەست پێەکەم بزەبت لە بری بۆڵە بۆڵکەم هەستەکە ئیشە سەر توانەکان مەکەم بڵێ هەڵ دەدەم بزەبت خوای گەورە توانای زۆر زۆر باشی بە تۆ بەخشیوە ئەو هەموو توانایی کە خوای گەورە پێی بەخشی وەرە بەکاری بێنە لە بری بۆڵە بۆڵ لە بری گلەیی دەستکە بە ئیشکردن دەستکە بە هەوڵدان
ئەمە زۆر زۆر مومە ئەمە پێوترێ کەسی دەست پێشخەرەکان هەرگیز بۆڵەبۆڵ ناکەن چکە دوو جۆر کەساتیمانێ کەساتێکمانەیە کاریگەرە کەساتێکمانێ کارتێکراوە کارتێکەرمانەیە و کارتێکراو چۆرە دوو بازنەمان هەیە ئەمە بازنەیەکە ئەمە پێوترێ بازنەی کاریگەری باشە بازنەیەکی ترمان هەیە ئەمە پێوترێ بازنەی گلەی و بۆڵەبۆڵ گلەیەکەی تو بۆڵەبۆڵەکەی هەتا وەکو بازنەی کاریگەریەکەت زۆر بێ بازنەی گلەی و بۆڵەبۆڵ چی لێت کەمە بێتەوە بچووکە بێتەوە بۆ چونکە ئەم بازنەی کاریگەریە زیاکە گەورە ئەبێ کە گەورە بوو چیەکە بازنەی بۆڵەبۆڵ و گلەی چی لێکە بچووکە کاتەوە ئاوای لێت ئەم بازنەیە زۆر گەورە بێ بازنەی بۆڵەبۆڵەکەت بچووکە بێتەوە تاوای لێ خەریکە نامێنێ بازنەی کاریگەری چی لێت گلەی و بۆڵەبۆڵ چی لێ هاو زۆر بچووک بووە تاوای لێ وردۆر دێتن نامێنێ تااقەتی گلەی و بۆڵەبۆڵە نامێنێ ئەمە گلەی ئەی ئەگەر وانە بی کەسێکی کارتێکراو بی عکسەکەی دروستە بێ عکسەکەی چۆنی لێت ئەم بازنەی گلەیە کارە کاتە سەر ئەمە ئەگەر بازنەی گلەیەکە کار بکات چی لێت بازنەی کاریگەری بچووکە بێتەوە بازنەی بۆڵەبۆڵ و گلەیە ها چەند زۆرە بێت گلەی و بۆڵەبۆڵ چۆن بچووکەکەنەوە ئاوای لێت ئێستا ئێوە لەکان بازنەیان کەستان هەیە زۆر گلەی بکات و زۆر بۆڵەبۆڵ بکات و سیرکەن جاری وایە ڕفیقێکە برادەرێکت هەیە هەر شتێکە قەومێڵە خەتای فڵانە شت بوو خەتا خاتە دەوروبەرەکەی وڵای دەرناچێ ئەڵە خەتای مامۆستاکەمان بوو خەتای مەنەجەکە بوو خەتای کتێبەکە بوو خەتای نازام چی بوو خەتای مەکتەبەکەمان بوو کورە جاری وایە ئەڵە خەتای باجەکەمان بوو کە لە مەکتەب لیشەکە یعنی خواخوایەتی خەتا بخاتە سەر هەموو دەوروبەرەکەی خۆی عیبی نییە بەس خەتا خاتە سەر دەوروبەرەکەی دەرناچێ خۆی بە خەتابار نازانێ هەمووی خاتە سەر دەوروبەرەکەی شتێک ڕۆیە یەکسەر بۆ نمونە تۆ جاری وایە قسەیەکی لەگەڵا بکەی شتێکی لەگەڵا بکەی شتێک ڕۆڵە وڵای خەتای تۆ بوو بەخوا تۆ لەوانەیە قسەی و کردێت تاسیری کردێتە سەر منوها خواخوایەتی بۆڵەبۆڵ و گلەیەکانی بخاتە سەر دەوروبەر خۆی لێ دەرباسکە ئەنجە دوای ئەوەش دایمە بیبینە بە بۆڵەبۆڵ بە گلەیی باسی وەزعەکە زۆر گلەییەکە باسی شتێکەکە زۆر بۆڵەبۆڵەکە گەرمای بەیتر بۆڵەبۆڵەکە دەستەکە بە بۆڵەبۆڵ گەرمە ئەمە چی ئەم گەرمایە سەرمایە بە بۆڵەبۆڵەکە ئێ بابە یعنی ئەمە ژیانێکی زۆر ناخۆشە ژی سێریکن کاریگەری نامێنێ ئەسڵ تااقەت نامێنێ لەگەڵی بژیت وایە خۆت تااقەت هەیە لەگەڵ کەسێکا بژی ئەوە بۆڵەبۆڵ کاتۆنە گلەی بازنەکەی چی لێت کاریگەریەکانی نامێنێ لەسەر تۆ هیچ کاریگەر نابێ و کەسە وای لێتر بە کەسێکی گلەی و بۆڵەبۆڵە ناسرێ ئەی ئەوانی تر بەڵێ دەوروبەرەکەی چۆن بن؟ دەوروبەری شوای لێت بالضبط دەوروبەرەکە شوای لێت ئەوەنە گلەیەکە و بەڵەبەڵ دەوروبەریشی تر وا سێریەکەن یا ئەوانی جوان لێ ئەوانی شەر گلەی و بۆڵەبۆڵەکەن وەکو کێ؟ بۆ تۆ وەرێرە وەرێرە بزانین چیتە يلا هذه باسي خوتمان بوبكا وري ربع هاي كاميرا دەستێک بنەبێ خودێ مەسم بۆ ناوت کوردستان ئەز ڕاخی بۆ دینۆن هاتین ئەس خوب gelek و gözüm demezdi de حد كسر مني باوك يعني او كاسي دوري بالي مش اسوني شوكي يعني از مش مالش خروكي منه امي انا كنتون قال جرى ماما مصطفى مدي بس انت قالك بجوز انت ابويا طب دي مش مازولكين قوم مو مش واقي مننا مش ده من والله باش بوتي واي بو برسالة لخوت كردو بو تيجي
قالك جرب الكتو تشتكي بك يوم تشتكي بك اجا تشكستني اس بخوي وطبل من نبت اس كما خطيت خو هاجا من كده خطيت خو اس دي بي بي بس هاجا من كده خطيت ما مستوي خو اس بي بي بوي اشتكانو يبخاتا خطاي دورو بركي خوي لي درتش قالك يعني المشكله كردستان مرتاحي مرتاحي مرتاح الله عندي جار مرتاح نيم بس عندي جار راحته مرتاحه الله ختم خصوص دورو برو خمر رزقارم بو قالك جرى اس مشكله كان يعني دي صافيش خرب بك اخي داس ليش ما دارش نقولوا من هناك اللي انا زوكي واكليه فانا كشهاده على كي واي كردوا سيركا ورا كردستان ورا كي هي عكسي ام نبولا ورا بس اساميه بشترمو لا اساميه بشترمو باشتري سلاميه بشترمو ناوت بهار بله بعدين كان ها جماعات يلا ست والله تمامي از بالعكس عكسي ركأمي عكسي كردستان بهار عكسي كردستان باشا شي كيتو ست نگهگر بو مثلا مشكلة كتير بوم بد هم بوي كده ولا برام بد اگه مشكلة بوم قاچ دست نکرد خاطر کسی دا يوليه يوليه واسفانه لم بيبي كسي باش بوم شراكه إذا خد شاريكي مرتاحي ها؟ ايش رد خب خود شرط كم بس يعني قال جرود دورو مثلا از خودي كم ما تقولي شيء كده از دورو خو بري خوش خرب بما قبش تجازت دوش مدد بس من الدور بحسب شايفك كيتر هلا بولي زورا ادخل تور بمان بس بقى بوي بزين ام شلون خوي بقوره ناوت كوثر اللي منو كردستان وابوم بلام خوم قوري بزين شلون قوران كاري كردوا كوثر السلام عليك السلام من شهر نور ريخة زلتيك كشكان والله كان بس ريخة ومستعدة بكي مستعد سلكان بردوام دوام هذا مدام مستعد أسيان رانشني أو بوان كشيفان بواي أو بواي دواتر بريان ميا بوتن باشا أي أجر ما برامشيني أوان أي نجيبكم خلصت الشوني أوان بوي خمشيني أوان قبل باشم خمشيني أوان من وجه من بو أسرة ما وصاي أسرة من شيء كان تاو أمان ركو أمان لمن يعني تقريبا من تاو كولينو أو ولا فولنتير أو البندوري أو رشنا بهالشيء كأجوبة كولانا كان قيلي كولانا كان بدون ما يعملون كروجا كل بأنداز أبي ركو أم أنداز يعني أو ما ينام أجمع ما مصاي بكاري كنا مشون ترى مرة في تصل ما مصاي بكاري أمود أبي من روجا كبد ما مصاي وما مصاي يعني لقل أو يكشتكينا ركبيني ويكسر هولي شار سري شيا ولا مشكي خويا تيجن يكسر بيريجا شار سريش كردتو آفرين يصير بو أمان جو بو هنا والله أيام كي شباب هم مع مستاني كاريجر يجي لما مستادي كان كردستان نرجع هذا إن شاء الله أمي أودي جاي بو خلتي بو قارن كبير كاري درزة كنا خوش نكلم مستاني كاري أجمع كيف خوشترين درس هذيك كان بيجي لا خوشترين درس أي آفرين تبلي كان بولين بس جاري مرة بس خوش ده بهار طبعا ست كيويك بودي مستوى كوري إسعاجني أنا مستوى كهي بزوجو هر كورجيرو جيشة كذا قسمة تربية مستوى بالكوريا ليه طالبوية ديجلا قصيرة كيكون مستوى بالكوريا إسعاج الأونلاين يعني همي طلبة جلا حاجة حزي ليكن يعني أو حاجة جلا سركتي أو جلا حاجة كاتها بالكاري دس خوش كي تربولا بولي زورا كي اللي ايوه هسه بولا بولي زورا تو شراش بعديني ورا بولا كان بينيرا لا ست تو عكسي من قالك جوزن دات كرن بعد بو بشتين زوني هسي خالد من هزرت خو جورين داكر وجورين بتشاوي يعني تشاو از دشم هو كما بوشي از اوستما وهر دو پیوا تو چه خوش گازن داکرنه به يعني واكيد بيجن بوزيتيف هزرا بوزيتيف سات شتوكي يشي لسه بیرکردنەوەکانی خۆی کردووە بیرکردنەوەکانی خۆی گۆڕیوە پێشتر گلەیی کردو پێشتر ها بۆڵە ئەم زۆر بووە بەس دوای بیری کردوتە بۆ ها ئەم بۆیە زۆر مهمەکە لە خۆتە پرسی بۆ وابم هەوڵی گۆڕانکاریەی چی ئەڵێی بە کوردستان چ نسیحەتێکەی تشيت هزر كنا تشوانية دوكات وبيجي بوشي آسيا وصوما
وبوچی افتشتاب سریم هات و دیچاو شم چرا سر کم اویدشتی دیبره که شدن خوشی رزگار کرد أبي خرز قاركي ها الله يبي خويد ها الله زحمته شت هي بلن زحمته نعم شت زحمته بس مستحيلة بس مستحيلة زد أكيد شو اللي تكين جوزن دماغ نجيب مثلا لا شبلي مثلا كاسن دي مش ولا كان بس أنا كده شو اللي جابت ديزون مثلا جوزن دماغ كده أجل مسرية كان ديزون بيشارك مسرية بس الكاسج ده بيشتري بس راسك هتا لنا وشغل أبي لنا إيش أبي جازندو كم بيته بەڵام کە چیتە دەرەوەی ئیش هەر لە ماڵە دانیشتی گازندە زۆر بێ بەس کوردستانەوە زۆر ئیشەکەم شغڵێ زۆرەکەی ها کێتر ڕائیکی تری هەیە لەگەڵ ئەمانە أسنا هندش يعني كاس قال لك كوزنا بس قال لك إزعاج مش ئیزعاجەبی تێگەشتم کێتر کچان بەڵێ فەرموو مەچ جارێ مەچ بزانین چیان پێڵە یەکێتی لەو شتانەی کە من زۆر کاریگەر بوو لەسەری تەلەفۆنەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی کە فەرمووی ئیمانتان تەواو نییە ئەوەی بۆ خۆتان پێتان خۆش و بەرامبەرەکەتان بۆ بەرامبەریش ئەم هەر کەسێک لەو بڕواە یا ئەم فەرمودێت جێبەجێ بکات بەهێزترین بواری گەشتبەدانی مرۆییە کە ئێستا زۆری تەعیب بۆ خەڵک خەڵک باسێکات بالضبط بۆ خۆت زۆریەکی لەو شتانەی لەسەر مطلع ئەوی زۆر بێتەوە کاریەوەی ژیانی خۆت بەرەو پێش و بێت و بەکاریگەری لەسەر دەست زۆر باشە ناوت من سوما كاملة سۆمە من خۆم زۆر بۆ ئەوانە بوو یعنی هەشتێکی شکاوی لەمەمە شتە باشەکە لەناو ئەوەیە بگرن لای هۆکار باشەکە بدۆزم و بەس ئەو کەسانی کە بە چوار دۆرمان زۆر بۆ بۆ بەشتا بکەن لەوانەیە لەو دەکەیە کاریگەری لەسەر دروست نەکرد بەس کە شتێک ڕۆیە لە مەوزوعەکەیان مشبەت بوون نەبێت هەموو ئەو بۆڵانی ئەوان کوردیانە ئەیکەن بەڕاستی بۆ یعنی کاریگەری دروست دەکات بالضبط شتێکی زۆر باشی و سۆمە ئەگەر تۆ لەگەڵ کەسانێکا بیکە بەردەوام بۆڵە بۆڵەکەن وردۆردە بە خۆت نازانی خۆشت واد لێت خۆشت وردە وردە بۆڵە بۆڵ دروستە بێت یاتا بۆیە ئەبێت چی بکەین ئێستا چی بکەین گوێ لەگرین لە بۆڵە بۆڵ بەڵێ ملزمة بس إذا قلت القوانين صابينة ترى شو صابينة ترى يلا قصر شيء ترى قصر بالسياسة كمان بس قطعة صابينة ترى صابينة ترى كم تيتقشتم ألين بوشي بسيار قصة زحمة وأمان كتشي تلبى شيء صاهين بالضبط الجارية تلبى بولا بولا كتشي لولا شو بيني تلبى صاهين كاتا بس أبش عندك جرد حقا يعني بوكو هذا خاصة من البو هر خوي حق آخر يبلا هامن أنا موت سيركا وهكا وتبي بو بتخرج صدنا تينو بتخرج صدنا مامي بالعكس آخر بلا يا يعني أمام الزمن بكاردين يعني استو خاطنا شروي جوجوتي أري أما عين المرزمين بكاردين يعني عين وعين شد بكاريني إيه لواني شوازي خندن شوازي سعي كردن بالضبط آفرين بالضبط دست خوش خدايونينا دستان خوش به من خۆم سەرپەرشتیاری کۆمەڵە کۆری دوانزە دێنم ايه یەکێکە شتانی کە زۆر پێمانەوتن چکۆ بخۆشتم بەسەر هاتبوو ئەوە بوو کە لە کاتی ئەچم بۆ ئیمتیحان ئەخیر دەخە بڕۆن کە یەنە دەرچوو یەکسەر بێنە بۆ ماڵەوە وی ئەو کەسانی کە ئاوا لە بۆڵکردن و پرسیار خۆشتە و هیچ تەقیم نەکردو ئەوانە گوێی لەوان دەبێت کاریگەری لەسەر هەر هەمومان هەیە بەڕاست چەپاجێ وی ئاگەمانە بالضبط ها کاریگەری دروستەکە ئەبێ وریابین ئەمە مۆزوعێکە زۆر بێ وریابین تیا بۆڵە بۆڵ ئێستا لەوانەیە ئەمەی کوردستان بڵێ لەوانەیە بڵێ من ڕەخ ناگرم ڕەخنە تەواوە لەوانەیە شتێکە بەدڵ نەبێ ڕەخنەی لێگری خۆی مناڵین هەموو شتێکت هەر بەدڵ بێ وایە هەندێک شت هەیە بەدڵت نیە ڕەخنەی لێگری بەڵام مەبەسمان لە بۆڵە بۆڵ و گلەی ئەوەیە ئێستا بۆ نمونە هاتووی بۆرە هەلە خۆت بۆڵە بۆڵکەی ئەمە چییە گەرمە یعنی تر دنیا گەرمە چیەکە يعني بۆ نمونە هەلە خۆت بۆڵە بۆڵکەی منم خواردنم بەدڵ نییە خواردنە بەدڵ نییە ئەمە بۆڵە ئەمە گلەیە
بۆ نمونە لە دو دانیش ئەمە چە من چاوم لە پێشەوە نییە بۆ دەستکەی بە بۆڵە بۆڵ ئەمانە پێوترێ بۆڵە بۆڵ و گلەی یعنی لە هەموو شتێکە گلەیەکە دۆزێتەوە لە هەموو شتێکە بۆڵە بۆڵەکە دۆزێتەوە بەڵام ئەبێ ئەم شێوازە بگۆڕین هەمی شەشتە جوانەکان ببینە لەو پەڕی ناڕەحەتیە دەستان خۆش بێ وەکۆمانە باسییان کرد چپڵێ بۆ ئەمان لێ دەستان خۆش بێ زۆر زۆر باشە دەستان خۆش بێژم وقتی کنگو بحث هندی گیری گوزندو نظام چه بیرون دستو دقیقا وجاك از المدرسة بیم از قالك عجز بیم وقتی کو سری متشید ایگل متوق بدن از گیزت خو خروس دلیوشت کنه اما مصطلقش هاد قدام له آبت به برداغی تبخو برداغی شیشه نظام چطور دستم دوش کست يعني كيف دوش كست سريش صح كده بردوخوية شوية قلت تابوش كنت مو قلت خد منش كنت بس دستمنش كنت بس دستشكانتي خوينش كاندتي دست خوش دستش كاندتي خوينش كاندوا دست خوش ئێستا ئێمە ئەمانەوە سێرکە با من نمونەیەکتان بۆ باسکەم دوو کەس تعینە بن لە کۆمپانیایە تەخەڕوجەکەن لە جامعە بەڵام ئیشیان دەست ناکەوێت هەردووکیان لە کۆمپانیایەک تعینە بن باشە یەکێکیان بەردەوام ئیشەکات تەرکیزی لەسەر ئیشەکەیەتی تەرکیزی لەسەر ئەوەیە چۆن ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش بڕوە بۆی شەوان زووە خەوێ بەیانیان زوو هەڵەسێ ئەچە بۆ کارەکەی لە کاتی خۆیان تەخیر نابێ لە کاتی خۆیان ئیشەکە بەڕێوبەرەکەی هەر شتێکی پێ بڵێ جێبەجێیەکە بەردەوام لە هەوڵی بەرەو پێشبردنی خۆیەتی ئەوەی تریان شەوان درە نەخەوێ بەیانیانش درە هەڵەسێ درە نەچێ بۆ دەوام هەر بۆڵەیە بە ڕێگا هەر بۆڵەیە کە ئەگاتە دەوامەکەی هەر بۆڵەیە ڕێگە ئیزدیحام بوو ڕێگە قەرەباڵغ بوو اینجا لە دەوامەکەی ئیزعاجە ئەڵێ ئەمە چێ بەڕێوبەرەکەمان هەر جارە و بەڕیارێ دەرەکە هەر جارە شتێکەڵێ ئیتر ئیزعاجی خۆی و بۆڵە بۆڵی خۆی بەردەوام خەریکی بۆڵە بۆڵە دەمێکەڵە معاشەکەمان کەمە دەمێڵم پارەی بەشم ناکە دەمێڵە بەشیات و چۆکەمەکە دەمێکەڵە دەوامەکەمان زۆرە ئەمە چێمە دەوامە زۆرە تا ئێوارە ئێمە دەوامەکەی بەردەوام خەریکی بۆڵە بۆڵە بەڵام ئەوەی تریان چییە بەردەوام خەریکی ئیشکردنە ئەم چەنێکە بۆڵێنێ ئەو دوو ئۆنە ئیشەکات دوای ماوەیەک چیان بەسەرێت ئەوەی تریان کە ئیشەکە و خۆی بەرەو پێشەبە وردۆردە لە ئیشەکەی بەرەو پێشەڕوە ئەگاتە ئاستێکی بەرز تاوای لێبێ بە جێگری بەڕێوبەر بەڵام ئەمەی تریان دوای ماوەی عەقدەکەی تەواو بێ پێڵن خۆ حەفیز بێ بڕۆ بۆ کۆڕی بڕۆ ئەمە ژیانە ژیانی زۆربەی زۆرمان بەم شێوازەیە هەمانە لە بری ئەوی بۆڵە بۆڵکە دانیشە ئەخوێنێ دانیشە خۆی بەرەو پێشەبە دانیشە سەعیەکە دانیشە هەشە تاقەتی ئەوەی نییە بەردەوام بۆڵە بۆڵەکە بە هەمان شێوە ئەگەر یعنی زۆر جارە مە ژنە بینین لە ناو ماڵە ژن هەیە چێژ لێنێ ئیشەکە ئەمانەکە بەس هەمووی بە بۆڵە بۆڵیکە چێشتەکەش لێنێ بەس بە بۆڵە بۆڵیکە ئیشی ماڵەکەشەکە هەر بە بۆڵە بۆڵیکە ئەڵێ مردم هیلاک بووم ئەوە نم جنشت ئەوە نم چێژ لێنا ئەوە نم ماڵپاکردە بەردەوام بۆڵەیە هەشە ئیشی ماڵەکەشەکە چێشتیش حازرەکە لەگەڵەوەشە ئەش خوێنێ ئیشی دەرەوەشەکە زۆر شتی ترەکە کتێبیشە خوێنێتەوە خۆشی بەرەو پێشەبە سێرکی بە خۆشەویستی و ئیشەکانەکە ئەم دوانە چۆن فەرقیان نییە ئەم دوانە فەرقێکی زۆر زۆریان هەیە ئەوەی تریان کە تەرکیزی لەسەر خۆی و لەسەر ئیشەکانێتی پێوترێت دەست پێشخەر دەست پێشخەر مەبەستی ئەمەیە ئەوەی تریشان کار تێکراو کار تێکراو هەموو شتێک کاری تێکە هەموو شتێک کاری تێکە بە هەموو شتێ ئیزعاجە بێ بە هەموو شتێ بێتاقەتە بێ بە بەسیتریشت بێتاقەتە بێ بەڵام ئەوەی تریان نا بەعکسەوە دەست پێشخەرە مەسئولیت هەڵەگرێ ئەڵێ ئەمە ئیشی خۆمە مەسئولیتەکەی هەڵەگرێ خوێندنە یەڵا بە باشتری شێوە خوێنم یەک بۆ دەورە بە باشتری شێوە گوێگرێ شتە نووسێ تەرکیزی زۆرە لە کاتی گوێگرتنەکەیە ئەمانە هەمووی پیانوترێ کەسانێکی دەست پێشخەر دەست پێشخەرەکانیش هەمیشە چین کاریگەرە نەها بازنەی کاریگەریان ڕۆژ بە ڕۆژ گەورە ئەبێ و زیاکە حتا بازنەی کاریگەریەکانە زیابێت تۆ بی بە پێشەنگ هیچ کەس لە ئێوە ڕازی نییە کەسێ بکە بە پێشەنگی خۆی دایمە بۆڵە بۆڵکە وایە هەر خۆت کەسێکی بە پێشەنگی خۆت دایمە بۆ خەریکی بۆڵە بۆڵ بێ نە کەسێکی بە پێشەنگی خۆت دایمەن ئیشکە دایمە تەرکیزی هەبێ دایمەن خۆی بەرەو پێشبەرێ بۆ چونکە تۆڵی کە ئەو پێشەنگی من بێ ئەو بەردەوام خۆی بەرەو پێشبەرێ منیش بەرەو پێشەچم لەگەڵی چکۆ پێشەنگی توێ حتا ئەو بەرەو پێش بڕۆ تۆش بەرەو پێشەڕووی کەسێکیش هەتا لە دواوە بێ هەر خەریکی بۆڵە بۆڵ بێ خۆشی بەرەو پێش ناڕوە تۆش بەرەو پێش ناچی لەگەڵی کاتە ئەمە یەکەم ئەبێ ئیشی لەسەر بین کاتە لە دوای دیدگا و پەیام چیەکەین دەست پێشخەر بین دەست پێشخەر یعنی چی یعنی مەسئولیەتی کارەکانی خۆم هەڵەگرم یعنی چی یعنی بازنەی کاریگەریەکانم زیاتم
یعنی بۆڵەبۆڵ و گلەیی کەم ئەکەمەوە بەڵێ ئێمە ناڵێن کاتێک کە تۆ ئەتوێ کەسێکی کاریگەر بی لەسەر بە هەموو شتەکان ڕازی بە ئەوانی کە نمیان پێ بکرد بەدنیایەوە لە ژیانە هەم ئەو شتانی کەیان بەڵی ئێمە ناکەن بەڵام باش ئەگەر ئێمە بکەینەوە ئەگەر ئێمە ڕەخنە بگرین ئەگەر ئێمە بەردەوام بۆڵەبۆڵ بکەین چی لە مەسەرەکە ئافرین ئافرین بالضبط چی لە مەسەوەی وەرە هەر بخۆت هەر بۆڵەبۆڵکە هەر بڵە دنیا گەرمە و من ناڕۆمە دەرەوە بەم گەرمە چی لە مەسەلا گۆڕێ وایە شتەکان باش نابن باش هەندێک شتەیە لە دەسەڵاتی خۆمانە نییە کە لە دەسەڵاتی خۆتانە بێت لە باتی دانیشی بۆڵەبۆڵکەی وەردەست پێ بکە ئەمە یەکەم دووهەم خاڵێکی ترمان هەیە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە هەمیشە کاتێک کە تۆ دەست پێ ئەەکەیت کۆتاییت لە بەرچاو بێ کاڵین دەست پێ کرد کۆتاوی لە بەرچاو بێ لە دیدگایە باسمان کرد کەواتە لێرەیە لەسەرەوەی تۆ کۆمەڵی ئامانجی دیاریکراوت هەیە بۆی بگەی بۆ دیدگایە کەواتە ئامانجەکانی خۆت بنووسەرەوە یعنی تۆ ڕاستە دیدگایەکە تێ بۆ 10 ساڵی تر 20 ساڵی تر ئەتێ بگەی بەچی بەڵام ئەی ئەو ئامانجانە چیە کە تۆ ئەگەێنێ بەوە ئەبێ ئەوانە بینوسیتەوە لای خۆت ئەو شتانە چیە کە تۆ لە ژیان تا پێویستەکە بیبڕی تا ئەگەی بەو دیدگایی کە بۆ خۆتە داناوە ئەمانە ئەیکەی بە ئامانج ئەیان نووسی بۆ خۆت ئەمەوێ ئەوە بەدەست بێنم ئەمە دەست بەدەست بێنم ئەوم دوای خوێندنەکەم ئەمەوێ ئەوە بکەم ئەمەوێ ئەوە بکەم ئەو چەند شت دەفتەرێک دابنێ بۆ خۆت دەفتەرێک دابنێ بۆ خۆت بەردەوام بنووسە ئەمەوێت چیت ئەوێ بینووسە ئێوە گەنجن یعنی زۆر جار ئەڵم ئێسامەگەر بگەڕینەوە سەردەمی ئێوە زۆر شتی تر ئەنووسین ئەمێ ئەو بەدەست بێنم ئەمێ ئەو بکەم ئەمەی خۆم فێری زمان کەم ئەمێ زۆر شت هەیە هێشتا ماوە کە ئێتۆ بێ بیکەی دوایی کە وردۆر دەتەمەنەکەی اینجا بۆت دەرەکەڵێ خۆزگە لەوێ لەو کاتیا زۆرتری شتم بنووسە چکە دوایی کاتێک کە تەمەنت کرد وەکو ئێمە لێ هاو ئەو کاتە ئەگەڕێتەوەڵی خۆزگە لەو تەمەنەیە زۆر شتی تر هەبووە من بم کردە جا لەبەرەوە دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان ئەوزەم کاتەکەم تەواو بشارەتێکیان کرد زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان زۆر لەبەرەوە هەوڵین ئەم شتانە چێکەین بیکەین بە کردار لەمە دوای لە قسە دەرچن هەر شتێکە زانن بیکەن بە کردار بەس با لە کۆتاییە ئێستا چەند شتەکەین بە کردار یەکەم چیەکەین یەکەم دیدگامان هەبێ بۆ داهاتووی خۆمان دووهەم پێخاوەنی پێیان بین سێهەم دەست پێش خەربین لە بۆڵەبۆڵ و گلەیی دوورکەوینەوە چوارەم ئامانجی دیاریکراو بۆ خۆمان دابنین چۆن دایانەین لە دەفتەرێکان نووسین چیمان ئەوێ بەدەستی بێنین چیم ئەوێ ئەبێ بینووسی دەستان خۆش بێ لەشتان ساڕە سەرکەوتوو بێ